دادگای تورکیا دوای 13 مانگ وردەکاری دۆسەی کۆبانی و سزادانەکانی تایبەت بە دەمیرتاش و یەک سەکساق و زیندانیانی تری بەڵاو کردەوە کە زیاتر لە 30,000 لاپەڕەیە. پارێزەرانی دۆسەی کۆبانی داوای هەڵوەشاندنەوەی سزاکان دەکەن. سەرۆکی ئەمریکا سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە سەرکردەیەکی بەتوانا و نیشتیمانپەروەر وەسف دەکات و دەشڵێت حەپەساوە لەوەی خەریکە پرۆسەی دادگایکردنی نەتانیاهۆ لە ئیسرائیل بەڕێوە دەچێت. بەڵێ بەڕێزان هەڵبەت وەک ڕوونە 26 حوزەیران ڕۆژی گیانی بەرەنگابوونەوەی مادەوەشبەرەکانە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کەمە بەر لە ئێستا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا نەخشە ڕێگای چۆنەتی بەرەنگابوونەوەی مادەوەشبەری لە هەرێمی کوردستان بەیان کردو. سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ دانانی نەخشە ڕێگایەک بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کارێکی زۆر گرنگە کە هەرێمی کوردستان نەخشە ڕێگایەکی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت بەرەنگاری ئەو مەترسیە گەورەیە بکاکە لەسەر هەرێمەکەمان هەیە. ئێمە لە هەرێمی کوردستان 6 چاکسازیمان هەیە، سیانی گەوران لەگەڵ سیانی ژنان و ناڵان. لەم 6 سنتەرە لەم 6 چاکسازیە 6 سنتەرمان هەیە. ئەم 6 سنتەرە ڕۆژانە هەوڵی ئەوە ئەیەن چۆن چارەسەری ئالوودەبوانی مادەی هۆشبەر بکەن بۆ شاندنەوەیان بکەن بۆ ناو کۆمەلگا. تا ئێستا لەم سنتەرانەی ئێمە 765 کەس چارەسەریان وەرگرتووە بە تەواوەتی لە شیان پاکوتەوە لە مادەی هۆشبەر. بەڵێ سەرەتا ئێمە لەوەتی هاتوین ڕێساڵ دۆخی چاکسازیەکان کە من چووم لە ئاستێکی زۆر مەترسیدارا بوو بەڕاستی کارەسات بوو، بەڵام هەر لە ساڵی یەکەمەوە دەستمان کرد بەوەی کە چۆن ڕێگری بکەین لە مادەی هۆشبەر. هەر لە ساڵی یەکەمەوە بەهۆی بەکارهێنانی TNT لە کاتی ڕاوەماسیدا لە ناوچەیەکی نزیک لە گوندی سازانی سەر بە پارێزگای هەڵەبجە 7 کەس بوونە قوربانی. پامێری کێنێن ڕایگەیان لە کاتی ڕاوەماسیدا لە گوندی سازان لە پارێزگای هەڵەبجە TNT تەقیوەتەوە بۆ هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستداوە و 4 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکانی کێنێن ئەو هاوڵاتیانی لە کاتی ڕاوەماسیدا ئەو جۆرە تەقینەوەیان بەکارهێناوە و سەرجەمیشان خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجەن. ئاماژە بۆەوەش کراوە کە شوێنی ڕووداوەکە سەختە و داوای هاریکاری و هاوکاری زیاتر کراوە بۆ ڕزگارکردنی قوربانیەکان. لە ئێستادا بریندارەکان لە شوێنی ڕووداوەکەوە گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی و دوان لە بریندارەکان دۆخی تەندروستیان ناجێگیرە. سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەت بە بۆنەی ساڵی نوێی کۆچی پیرۆزبایی لە موسڵمانان دەکەن و هیوا دەخوازن لەم ساڵ کۆتایی شەڕ بێت و جەخت دەکەنەوە لەوەی کار بۆ داهاتوویەکی باشتر بکرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی بە بۆنەی سەری ساڵی کۆچی بەڵاو کردەوە و تێیدا وێڕای پیرۆزبایی هیوای خواست ساڵی نوێ خێر و خۆشی و ئارامی و ئاسوودەیی بۆ هەموو لایەک بێنێت. ئاماژەی بەوەش کرد ئەرکی هەمووانە پێکەوە لە پێناو ئێستا و داهاتوویەکی باشتردا کار بۆ کوردستانیان بکەین و جەختشی کردەوە لەوەی وەک هەمیشە کوردستان نیشتیمانی فرێوی و پێکەوە ژیانی هاشتی و یەکتر قبوڵکردن و لێبوردەیە لە نێوان تەواوی پێکاتە ئاینی و نەتەوەیەکاندا دەبێت. لە لای خۆشەوە ماسرور بەرزانی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان لە پەیامێکیدا بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێی کۆچی هیوا دەخوازێت ساڵی نوێی کۆچی ساڵی هاشتی و ئارامی و کۆتایهێنانی شەڕ و وێرانکاری و بێدادی و ستەمکاری بێت.
بەڵە بەڕێزان هەڵبەت بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەیدا باز لە دۆخی تەندروستی پارێزگاکە و کەمی دەرمان و موچەش دەکات پێکەوە بینەری دەبین ڕێکخراوی ڤژن هەستان بە ئەنجامدانی چالاکیەکی زۆر گرنگ کە پەیوەندی بە حاڵەتێکی زۆر گرنگ و وەستیارەوە هەیە کە ئەویش بەکارهێنانی مادەی هۆشبەرە لە هەرێمی کوردستانە. دیارە ئەم بابەتە پەیوەندی بە چەند لایەنێکی پەیوەندیدارەوە هەیە. ئەوەی کە پەیوەندی بە لایەنی تەندروستیەوە هەیە ئەوەیە کە ئێمە بتوانین هاوڵاتیان هۆشیار بکەینەوە لەسەر کاریگەریە خراپە تەندروستیەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر و هاوڵاتیان هۆشیار بن لەسەرەوەی کە نیشانەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر چیە بە تایبەتی دایک و باوکان بە تایبەتی مامۆستاکانی ناوەندەکانی خوێندن بۆی بە زوویی بتوان دەستنیشانی ئەو کەسانە بکەن یان ئەو گەنجانە بکەن کە کەوتونەتە ژێر کاریگەری ئەم مادە هۆشبەرەوە. لایەنێکی تریانەوەیە کە ئەگەر یەکێک توش بوو ئێمە بتوانین چارەسەری بۆ بکەین و دەستنیشانیشی بکەین. ئێمە پێویستمان بەوەیە هەر کەسێک کە گومانی ئەوەی لە یەکرێ کە بەکارهێنەری ئەم مادەیە بێت پێویستە بە پشکنین پشڕاستی بکەینەوە. ئێمە ئێستا تاقیگەیەکمانەیە لە بڵێن بەڕێوەبەر لە توبعەدلی کە ئەتوانێت دەستنیشانی ئەو کەسانە بکات لە ڕێگەی خوێن و لە ڕێگەی میزەوە کە ئایا بەکارهێنەری مادەی هۆشبەرە یان نا. تەمەنا ئەکەین لە داهاتووە بتوانین تاقیگەیەکی پێشکەوتوو و کاریگەرتر و خێراتر و بە توانایەکی زیاتر دروست بکەین کە بتوانێت چارەسەر دەستنیشانی ئەو کەسانە بکات کە بەکارهێنەری ئەم مادەیەن. لایەنێکی تریانەوەی وەکو تەندروستی ئێمە نەخۆشخانەیەکمان هەبێت ئەم نەخۆشخانەیە بتوانێت چارەسەر یاشیانەوە بۆ کەسانە بکات کە بڵێن بەکارهێنەری ئەم مادەیەن و خۆیان داواکەن کە چارەسەر بکرێن. ئێمە ئێستا نەخۆشخانەی شەی سەلاحی مهندس دانراوە و چۆڵ کراوە و ئامادە کراوە لە نۆژەنکردنەوەیە بۆی کە بتوانین ئامادەی بکەین لە داهاتووە بتوانێت چارەسەری نەخۆش بکات. لایەنێکی تریانەوەی ئێمە هەوڵمانداوە لە ئەنجومەنی شارەوانی چەند پرۆژەیە گاتووە بۆی نەخۆشخانەی تایبەت بە شیانەوەی ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن هانمانداون و زەوی باشمان بۆ دابین کردوون بە سپاسەوە بۆ ئەنجومەنی شارەوانی و سەرۆکایەتی شارەوانی تەمەنا ئەکەینەوە بەرهێنەرانە بە زووترین کات ئیشەکە خۆیان جێبەجێ بکەن. ئەوەی کە گرنگە لەم کۆڕەی شتی زۆر باس کراوە لە دواتریشە شتی باشتر باسەکرێت. بەڵام بە بۆچوونی من ینی ئەوەندەی بازرگانی کردن ئەوەندەی حاڵەتی جوغرافیای ئێمە وەکو پارێزگای سلێمانی کاریگەری هەیە لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەوەندە کایە کۆمەڵایەتیەکە ئەوەندە خەڵکەکەمان ئامادە نییە بۆ بەکارهێنانی ئەو بابەتە. بۆیە بەڕێی من ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانە بێ لایەنە پەیوەندیدارەکان کۆنتڕۆڵی گواستنەوەی یا بازرگانیکردنی مادەی هۆشبەر بکەنە ئەولەویەت و بکەنە قۆناغی یەکەمی چارەسەرکردنی ئەم کێشەیە. چکە بەڕاستی ئەگەر ئەمە کۆنتڕۆڵ بکرێ ئەوی تریان ئەگەر ئامارەکان بەراورد بکەین بە وڵاتانی دەوروبەر بە وڵاتانی جیان ئێمە خەڵکی ئێمە وڵاتی ئێمە ئەوەندە موهل نییە بۆی بەکارهێنەری یان ژمارەی بەکارهێنەران زۆر زیاد بکات. ڕێژەکە ئەگەر بەراوردێ لە نێوان بەکارهێنەران و بازرگانەکان بکەین بەڕێی من ستاندەردی ئێمە لە بازرگانەکانە زۆر زیاتر لە بەکارهێنەرەکانە. بۆیە گرنگتری شتەوەی خاڵە سنووریەکان گواستنەوەکان هۆکارەکانی گواستنەوە ئەو خەڵکانەی کە گومانیان لێکرێ ئەوە کۆنتڕۆڵ بکرێ. ئەوی تریان ئێمە لە حاڵەتێکی نۆرمەڵین نابێ خەڵک ترسێ. بەڵام ئێمە حەزەرەکەین کە ئەم حاڵەتە بەرەو زیادبوونە ڕوا ژمارەکان ئامارەکان سەیری بکەن ساڵ بە ساڵ زیادەکانەوە خۆشتانزان یانی ئەو کەسانی کە بازرگانی یەکەم پێویستیان بەوەیە ئەو خەڵکانی کە بەکاریانێن بۆ گواستنەوەکە خۆیان بەکارهێنەر بن. بۆیە بەم شێوەیە ژمارەکە زیاکە تەمەنا ئەکەین ئەو ڕاستپاردانی کە لێرە بەرهەمیەت لە داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدیان لەسەر بکات و ئەنجامی باشی. دادگای تورکیا دوای 13 مانگ وردەکاری دۆسەی کۆبانیە و سزادانەکانی بڵاو کردەوە کە زیاتر لە 30,000 لاپەڕەیە. پارێزەرانی دۆسەی کۆبانی داوای هەڵوەشاندنەوەی سزاکان دەکەن. دوێنێ چوارشەممە دادگای تورکیا دوای 13 مانگ لە کۆتاییێنانی دادگایەکە وردەکاری دۆسەی کۆبانی و سزادانەکانی بڵاو کردەوە. دادگای تورکیا لە چوارچێوەی 32,630 لاپەڕەدا هۆکارەکانی پشتبرارەکانی سزادانی بڵاو کردەوە کە 560 لاپەڕی تایبەتە بە دەمیرتاش و 290 لاپەڕی با یوکسەر داغ بە گوێرەی بڕیاری دادگا هۆکاری سەرەکی سزادانی سلاحدین دەمیرتاش و فیگەن یوکسەس داغ هاوسەرۆکانی پێشووی هەدەپە
ئەوەیە کە لە میانی ڕووداوەکانی کۆبانیدا پابەندی داواکاری و فەرمانگەکانی پەکەکە بوون و ئەمە جگەلەوەی ئاماژە بۆ کراوە یوک سەکزاق فەرمان و ڕێنمایەکانی پەکەکەی جێبەجێ کردووە. ڕۆژی 16 یاری 2024 دادگای 22 سزای قورسەکانی ئەنقەرە سزای 42 ساڵ زیندانیکردنی بەسەر سەلاحەدین دەمیرتاش و 32 ساڵ و 9 مانگ بەسەر فیگەن یوک سەکزاق سەپاندووە. 34 تۆمەتدارەکەی دیکەش بە ماوەی جیاجا سزادرابوون. بەپێی زانیاریەکان دوای ئاشکراکردنی برارەکەی دادگا پارێزەرانی دۆسەی کۆبانیا تانە لە برارەکان دەدەن و داوای پێشکەشی دادگای تەمیز دەکەن بۆ پێداچوونەوە بە برارەکەدا. هاوسەرۆکی کەجەکە ڕایگەیان پەکەکە ئەوەی لەسەر شانی بوو بۆ پرۆسی ئاشتی جێبەجێ کردو و ئێستا نۆرەی تورکیای ڕۆڵی خۆی بجێڕێت و هەنگاوی کردەی بنێت بۆ پرۆسی ئاشتی. دەشڵێت شەڕی ئیسرائیل و ئێران سەلماندی پرۆسی ئاشتی چەندە گرنگ و پێویستە. بەسێ هۆزات هاوسەرۆکی کۆما جڤاکیان کوردستان کەجەکە لە لەدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ئەوەی لەسەر شانی پەکەکە بوو لەبارەی پرۆسی ئاشتی بە تەواوی جێبەجێ کردووە. ئاماژەی بەوەش کردووە ئێستا نۆرەی تورکیا هەنگاوی کردەی پێویست بۆ پرۆسی ئاشتی بنێت و دەڵێت دەبێت بەرپرسانی تورکیا چی دیکە دەستەواژەی تورکیای بێتیرۆر بەکار نێنن چونکە ناوی پرۆسەکە پرۆسەی نوێی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسیە. ئەوەشی خستۆتە ڕوو لە کۆنگرەی 12دا پەکەکە لەسەر داوای ئۆجەلان بڕیاری خۆڵوەشانەوە و چەکدانان و ڕاگررتنی شەڕیدا. هەر بۆیە برارەکانی کۆنگرەی 12 هەنگاوێکی زۆر گرنگ بوو بۆ دووبارە دەستپێکردنەوەی پرۆسەی نوێی ئاشتی. جەختیشی لەوە کردوتەوە تا ئێستا حکومەتی تورکیا ڕۆڵی خۆی نەگێڕاوە و هیچ هەنگاوێکی پێویستی بۆ پرۆسی ئاشتی نەناوە. دووپاتشی کردەوە کە شەڕی ئیسرائیل و ئێران سەلماندی پرۆسی ئاشتی بۆ هەموو گەلان چەندێک گرنگ و پێویستە. شاندێکی فراکسیۆنی دەمپارتی لەگەڵ وەزیری دادی تورکیا کۆبوونەوە و تاوتێی کێشەکانی ئێستای نێو زیندانەکانی تورکیا و چۆنێتی چارەسەرکردن و ئازادکردنی زیندانانی نەخۆشیان کرد. شاندێکی فراکسیۆنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان ناسرااو بە دەمپارتی کە پێکاتبوون لە هەریەک لە گوڵستان کلێژ کۆچێت و سەزای تەمەلی و ئۆرستوک تورکدۆن ئۆغڵۆ لە وەزارەتی داد لەگەڵ یەڵماس تولوچ وەزیری دادی تورکیا کۆبوونەوە. سەزای تەمەلی بە نوێنەرایەتی شاندی دەمپارتی بە میدیاکانی ڕاگەاند لە زیندانەکاندا چەندین کێشە هەیە کە لەگەڵ وەزیری داد گفتوگۆیان لەبارەیەوە کردووە. باسییان لە دۆزینەوەی چۆنێتی چارەسەرکردنیان کردووە. ڕوونیشی کردوتەوە لە کۆبوونەوەکەدا داوای گرتنەبەری ڕێکاری پێویستیان بۆ چارەسەرکردنی بەپەلەی کێشەی زیندانەکان کردووە بەبێ دواخستن. هەر لەو کۆبوونەوەیەدا شاندی دەمپارتی داوای کردووە پرسی چارەسەرکردنی کێشەی زیندانەکان بخرێتە بەرنامەی کاری وەزارەتەکەیانەوە. لە دوای دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە نێوان هەریەک لە ئۆجەلان و دەمپارتی لەگەڵ حکومەتی تورکیا ئەوە دووەم کۆبوونەوەی دەمپارتیە لەگەڵ ئەو وەزیرەدا. ئەندامێکی ڕێکخراوی CPT ئەمریکی بەڵاوی کردەوە سوپای تورکیا تەنها ڕۆژی سێشەمە 72 جار هێرشی کردوتە سەر چەند گوندێکی سنووری بادینان. پەکەکەش وەڵامی هێرشەکانی داوەتەوە. کامەران عوسمان ئەندامی تیمی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند لە دوانیوەڕۆی ڕۆژی سێشەمە تۆپخانەکانی سوپای تورکیا 72 جار گۆردومانی گوندەکانی دێڕەشی گرگاشی مژێ کەفتە مژێ و سەپێندانیان لە ناوچەی بەرەی گارە لە سنووری قەزای ئامێدی کردووە. ئاماژەی بەوەش کردووە بۆی بردومانەکانەوە دەیاندووە نەمزەوی و کشتتوکاڵی سوتاون. بێجگە لاوەش زیان بە مزگەوتی دێڕەشێ گەیاند و بەشێکیشی سوتاوە. کامەران عوسمان ئاماژەی بۆش کردووە لە بەرامبەردا گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر بارەگایکی سوپای تورکیا لە گوندی سیگیرێ و بەر لە گەیشتنی فڕۆکە بێفڕۆکەوانەکە تەقێنراوەتەوە. بە گوێرەی ئامارەکانی هەپەکە کە لە ماوەی ڕابردوودا بڵاو کراوەتەوە لە ڕۆژی 1 تا 20 حوزەیران تورکیا 18180 هێرشی ئاسمانی و زەمینی بۆ سەرگەریلاکانی پەکەکە ئەنجام داوە کە زۆرترینیان لە مانگی نیساندا بووە. وەزارەتی ناوخۆی سووریا دەستگیرکردنی 5 کەسی ڕاگەاند کە بەشدار بوون لە هێرشە خۆکوژەکەی دیمەشق. دەشڵێت دەستگیرکراوەکان سەر بە ڕێکخراوی چەکداری داعشن و دوانیان لە کەمپی هۆڵەوە چوونەتە دیمەشق. وەزارەتی ناوخۆی سووریا لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند 5 کەسیان دەستگیر کردووە کە ئەندامی داعشن و تێوە گلاون لە هێرشە خۆکوژەکەی سەر کلێسای مار ئیلیاسیس لە دیمەشق کە بۆ هۆی گیان لە دەستدانی 25 کەس و
برینداربوونی زیاتر لە 50 کەس ئاماژەی بۆش کردووە ئەو شانە چەکداریە دەستگیر کراوە لەلایەن کەسێک بە ناوی ئەبوو عیماد جومەیلی ناسراو بە وەلی سەحرا سەرکردایەتی دەکرێت دەشڵێت لە ئۆپراسیۆنەکەشیاندا توانیویانە خۆکوژێکی دیکە دەستگیر بکەن کاولی داواکردەوەی چەکداری ئەنجامدات ئەوەشیان خستۆتە ڕوو دوایدان پێدانان توانراوە حەشارگەی شانە چەکداریەکە کۆنتڕۆل بکەن و تێوگلانی دیکەش دەستگیر بکەن و دەستیش بگرن بەسەر چەندین چەک و تەقەمەنی لەناو حەشارگەکەدا وتەبێژی وەزارتی ناوخۆی سووریا ڕایشی گەیاند ئەو خۆکوژەی تەقینەوەکەی لەناو کلەسای مار ئەلیاسس ئەنجامدا لەگەڵ ئەو خۆکوژەی دیکە کە پێش ئەنجامدانی هێرشەکەی دەستگیر کراوە هەردووکیان غەیرە سوورین ئەوان لە کەمپی هۆڵەوە لە ڕێگەی بیابانی سووریاوە گەیشتونەتە دیمەشق. هەسەدا لێدوانەکانی وەزارتی ناوخۆی سووریا سەبارەت باکردەوە خۆکوژەکە لا کەنیسەی مار ئیلیاسیسی دیمەشق ئەنجامدرا ڕەتدەکاتەوە دەڵێت ئەو کەسە هێرشەکەی ئەنجامدا دانیشتووی کەمپی هۆڵ نەبووە ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ڕایانگەیان بانگەشەکانی وتەبێژی وەزارتی ناوخۆی حکوومەتی کاتی سووریا ڕەت دەکەنەوە کە بازەوە دەکات ئەو خۆکوژەی هێرشەکەی کەنیسەی مار ئیلیاسیسی ئەنجامداوە لا کەمپی هۆڵ لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە چوو بێتە دوی مەشق ئاماژەی بەوەش کردووە پشکنینیان کردووە بۆلیسی کەسانی نیشتەجێی کەمپی هۆڵ و دەرکەوتووە کە هیچ کەسێک لە کەمپەکە دەرنەچووە بێژگە لەو کەسانەی کە لەسەر داوای حکوومەتی کاتی سووریا دەرکراون و هەمویان خەڵکی سووریان یاخود ئەوانەی لەلایەن حکوومەتی عێراق گەڕێنراونەتەوە هەسەدە لە کۆتاییدا باسی لەوەش کردووە لە کەمپەکەدا خێزانی داعشی سووری و بیانیەکان هەنوو زۆربیان ژن و منداڵن هیچ تیرۆریستێکی بیانی تێدا نیە و دووپاتشی کردوتەوە بەردەوام دەبن لە ڕوبەڕووبوونەوەی داعش. هەنگوینی پارێزگای جولەمێرگ لە باکووری کوردستان ناو ناوبانگێکی زۆری هەیە و بە یەکێک لە باشترین و بەتامترین هەنگوینەکان لەسەر ئاستی ناوچەکەدا دەنرێت ئەوەش بەهۆی هەم لەباری جوگرافیاکەیەوە کە زمینەی بۆ بەرهەمێنانی ئەو خۆراکە شاهانەیە ڕقساندووە پێکەوە بینەری راپۆرتەکە بین. هەنگوین خۆراکە شاهانەکە خۆراکێکی سروشتیە و لە شیلەی گوڵەکانەوە بەرهەم دێت بەڵام کاتێک باسی خۆشترین و باشترینەکان دەکرێت ڕاستەوخۆ هەموو ئاماژەکان دەمان بنەوە سەر هەنگوینی پارێزگای جوولەمێرگ لە باکووری کوردستان. ئێرە پارێزگای جوولەمێرگە لە باکووری کوردستان دوو هەنگەوان و ماوەی زیاتر لە چارەکە سەدەیەکە سەرقاڵی کاری هەنگەوانین کە بە وتەی خۆیان لە باو و باپیرانیانەوە و وەک میراتیەک بۆیان ماوەتەوە. مەحموود و باتوهان کەسکین ئەو دوو هەنگەوانن کە لە ساڵی 1999ەوە درێژیان بەکاری هەنگەوانی و میراتەکەی باو باپیرانیان داوە وەک خۆیان باسی لێوە دەکەن زۆربەی ڕۆژەکەیان لە کاتی کارکردن بە چاودێریکردنی هەنگەکان بەسەردەبن و دەشڵێن لە ڕێگەی هەنگەوانیەوە بژێوی خۆیان دابین دەکەن. بە هەردووکمانەوە 500 شانەمان هەیە بەرهەمی هەنگوین بە پێی کەشوهوا و جۆری ڕوەک و گوڵەکان دەگۆڕێت پێدەچێت ئەم ساڵ بەهۆی زیندوبوونی سروشتەکەمان و بارینی بارانێکی باش و وەرزێکی بەهاری باش بەرهەمێکی نایاب و کوالیتی بەرز بەدەست بهێنین. هەروەک چۆن هەنگوینی جوولەمێرگ لە هەنگوینە باشەکانە هەنگەوانەکانیشی لە هەنگەوانە باشەکان و وەک خۆیان دەڵێن پیشەکەیان زۆر خۆش دەوێت. ئێمە ساڵانە لەم ناوچەیە سەرقاڵی کاری هەنگوانی چونکە بەهۆی سروشتەکەیەوە هەنگوینێکی کوالیتی بەرز و پڕ لە با خۆراکیەکان بەرهەم دێنین و بەرهەمەکانیشمان هەنارەی زۆرێک لە پارێزگاکانی دیکە دەکەین. ئێمە کارەکەی خۆمامان زۆر خۆش دەوێت سەرباری ئەوەی ناڕەحەتی زۆریشی تێدایە. پارێزگای جوولەمێرگ بەهۆی جوگرافیاکەیەوە بە ناوچەیەکی پڕ لە سروشت و سەرچاوی ئاو و خاکی بەپێت ناسراوە ئەمانە شوای کردووە ببنە هۆکارێک بۆ بەرهەمهێنانی هەنگوینێکی کواڵەتی بەرز و خۆشتام لەسەر ئاستی ناوچەکە. بڕیاریشە ئەمساڵ بۆ ناساندنی زیاتری پیشەکەیان بە یەکتر پارێزگای جوولەمێرگ میوانداری زۆرێک لە هەنگەوانانی پارێزگا جیاوازەکان و ناوچەکانی سەردەریای ڕەش بکات. ئەندامێکی لیژنەی نەوت لە پەرلەمانی عێراق ئاشکرای کرد جوڵە یاسایەکانیان لەبارەی سەرپێچەکانی کۆمپانیای نەوتی ناوەڕاست دەستی پێکردووە وتیشی
سەرپێچەکان گەورن و نابێت بەرامبەریان بێدەنگبین. عەلا حەیدەری ئەندامی لیژنەی نەوت لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند جوڵە یاسایەکانیان لەبارەی سەرپێچەکانی کۆمپانیای نەوتی ناوەڕاست دەستی پێکردووە و داواشان لە محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کرد. حەیان عەبدولغەنی وەزیری نەوت کردووە، واتە داوان لە سەرۆکوەزیران و وەزیری نەوتیش کردووە دەستەی بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکە لە کارەکانیان دوور بخاتەوە، بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراونەتەوە، بۆیە ناچار بوون پەنا بنە بەر دادگا. ئاماژەی بۆش کرد هەرگیز ناتوان بەرامبەر سەرپێچەکانی کۆمپانیاکە بێدەنگ بن و بەڵگەی وردیانەیە کە سەرپێچی لە گرێبەستەکان کراوە و سامانی گشتی بە فیڕۆدراوە. کۆمپانیای نەوتی ناوڕاست یەکێکە لە کۆمپانیا سەرچەکانی وەزارەتی نەوتی عێراق بە پێی راپۆرتەکان و زانیاریەکان گەندەڵی گەورە لە کۆمپانیاکەدا ئاشکرا بووە، بەڵام وردەکارەکەی نەخراوەتە ڕوو. بەڕێوەبەری گشتی دانەوێڵی پارێزگای کرماشان ڕایگەیاند لە هێرشەکانی ئیسرائیل دوو ناوەندی خزمەتگوزاری کشتتوال کراونەتە ئامانج، بەڵام وەرگرتنی گەنم لە جوتیاران بەردەوامە و تا ئێستا 220,000 تەن گەنم لە جوتیاران وەرگیراوە. عەلی مەلەکشاهی بەڕێوەبەری گشتی دانەوێڵی پارێزگای کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەیاند لە سەرەتای وەرزی دروێنەی ئەم ساڵەوە تا ئێستا 220,000 تەن گەنم لە جوتیارانی پارێزگاکە وەرگیراوە. وتیشی تا ئێستا 12 ملیۆن دۆلار پارەی گەنمی جوتیاران دابەشکراوە، دابشکردنی پارەی گەنمیش بەردەوام دەبێت. ئاماژەی بەوەش کرد لە هێرشەکانی ئیسرائیلدا دوو ناوەندی خزمەتگوزاری کشتتوکاڵ لە پارێزگاکە کراونەتە ئامانج، بەڵام کارەکان نەوەستاون و وەرگرتنی گەنم لە جوتیاران بەردەوامە. پارێزگای کرماشان بە پلەی پێنجەمی ئێران هات لە ڕووی بەرهەمی گەنم و 1,085,000 تەن بەرهەمیە بوو. لەو بڕەش زیاتر لە 825,000 تەن گەنم لەلایەن حکوومەتەوە لە جوتیاران وەرگیرا بوو. سوپای پاسداران دەستگیرکردنی 26 کەسی لە پارێزگای خوزستان بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئیسرائیل ڕاگەیاند. ناوەندەکانی مافی مرۆڤی ژۆژداری دەدەن لە دادگایکردنی نادەتپەروەرانەی هاوڵاتیان. سوپای پاسدارانی ئێران لە ڕاگەیەنراوێکدا بەڵاوی کردەوە لە پارێزگای خوزستان 26 کەسیان بە تۆمەتی هاریکاری لەگەڵ موساد و سیخوڕیکردن بۆ ئیسرائیل دەستە بەسەر کردووە. پێشتریش ئاژانسی هەواڵی میری ئێرانی بەڵاوی کردەوە لە سەرەتای شەڕی نێوان ئیسرائیل و ئێران تۆڕی سیخوڕی ئیسرائیل لە وڵاتە چالاکی کەوتوی هەبوو و دەستگای هەواڵگیری و ئەمنی ئێرانیش لە ماوەی 12 ڕۆژدا زیاتر لە 700 کەسیان بۆ تۆمەتە دەستگیر کردووە. هاوکات ناوەندی مافی مرۆڤ بەڵاویان کردەوە. لەو ماوەیەدا 3 کەس بە تۆمەتی سیخوڕی و هەروە 3 وڵاتی کورد بە تۆمەتی هاریکاریکردن لەگەڵ ئیسرائیل بۆ تیرۆرکردنی زانایەکی ئەتۆمی لەسەردارە دراون. دەشڵێن ئەو دادگایکردانە نادەتپەروەرانە بوو و هۆشداریش دەدەن لە سەرداردانی زیاتری هاوڵاتیان بە تۆمەتی سیخوڕیکردن. سەرۆکی ئەمریکا سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە سەرکردەیەکی بەتوانا و نیشتیمانپەروەر وەسف دەکات و دەڵێت حەپەساوە لەوەی خەریکە پرۆسەی دادگایکردنی نەتانیاهۆ لە ئیسرائیل بەڕێوە دەچێت. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە پۆستێکیدا کە لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال بەڵاوی کردوێتەوە دەڵێت لە کاتێکدا ئیسرائیل یەکێکە لە گەورەترین ساتەکانی خۆی لە مێژوودا ئەزمون کردووە و بنیامین نەتەنیاهۆ هەرگیز لەو ساتەدا لەوە بەتوانا و نیشتیمانپەروەرتر نەبووە، بەڵام بە پێچەوانەوە خەریکە پرۆسەی دادگایکردنی بەڕێوە دەچێت. ترەمپ دادگایکردنی بنیامین نەتەنیاهۆ بە گاڵتەجاری وەسف کرد و ڕایگەیاند نەتەنیاهۆ سەربازێکی بەهێز بوو کە ڕەنگە لە مێژووی ئیسرائیلدا هاوتای نەبوو بێت. دووپاتشی کردەوە لەگەڵ نەتەنیاهۆ بە دۆزەقدا تێپەڕین و ڕوبەڕووی دژمنێکی مەترسیدار و لە مێژینەی ئیسرائیل و ئەمریکا بوونەتەوە. ئەوەشدا کاتێکدایە بابراری دادگای دادی ئیسرائیل ئەم هەفتەیە پرۆسەی دادگایکردنی بنیامین نەتەنیاهۆ بە تۆمەتی چەندین دۆسەی گەندەڵی و خراپەکارانانی دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت. ناتۆ ڕایگەیاند پابەندن بە بەرگری هاوبەش لە ئەندامانی هاوپەیمانەتەکەیان. دەشڵێت بەڵێن دەدەن تا ساڵی 2035 ساڵانە لە 105 کۆی بەرهەمی ناوخۆیان بۆ بەرگری خەرج بکەن. پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ ڕاگەیەنراوی کۆتایی لە لاهەی هۆڵندا بەڵاو کردەوە ڕایگەیاند پابەندن بە بەرگری هاوبەش لە ئەندامانی هاوپەیمانەتەکەیان بۆ پێی بە هێرشکردنە سەرێکێک لە واتای هێرشکردنە سەر هەمووان. ئاماژەی بۆش کردووە رووسیا ڕەشەیەکی درێژخایەنە لەسەر هاوپەیمانەتی ناتۆ، جەختیش دەکاتەوە لە بەڵێنی هەمیشەییان بۆ پشتیوانیکردنی ئۆکرانیا.
بە جۆرەی ڕاگەیەنراوی کۆتایی ناتۆ وڵاتانی ئەندام بەڵێن دەدەن تا ساڵی 2035 ساڵانە لە 5 کۆی بەرهەمی ناوخۆیان بۆ بەرگری خەرج بکەن. ئەوەش خراوەتە ڕوو لوتکەی داهاتووی ناتۆ لە ساڵی 2026 لە تورکیا بەڕێوە دەچێت. سکرتێری گشتی ناتۆ ڕایگەیاند ئەمریکا بەهێزترین پشتیوان و داکۆچیکاری ناتۆیە و ئەگەر سەرۆکی ئەمریکا نەبووایە نەیان دەتوانی ڕێژەی سیستەمی بەرگری وڵاتان زیاد بکەن. مارێک ڕۆتا سکرتێری گشتی ناتۆ لە کۆبنەوەی لوتکەی ناتۆ کە بە بەشداری 32 سەرۆک و سەرۆک وەزیران لە هۆڵندا بەڕێوەچوو ڕایگەیاند ئەوان لە ناتۆ بەرگری لە یەکتر دەکەن کاتێک دەکرێنە ئامانج و وتیشی ناتۆ بەردەوام دەبێت لە زیادکردنی ڕێژەی 500 سیستەمی بەرگری وڵاتان. ئاماژەی بەوەش کردووە ئەگەر دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا نەبووایە ئەو ڕێژەیە زیاد نەدەبوو، هەڕەشەکانی رووسیا و چینیش بەردەوام دەبوون. سکرتێری گشتی ناتۆ وتیشی هێرشی سەر بنکە ئاتۆمیەکانی ئێران گرنگ بوون بۆ لاوازکردنی توان ئاتۆمیەکانی ئەو وڵاتە و ئەوان پشتیوانی هەوڵەکانی ئەمریکا دەکەن لەو بارەوە. مارک ڕووتا باسی لەوەش کرد پێویستە پشتیوانی دارایی ئەمریکا بۆ ناتۆ کەم بکرێتەوە و ڕۆڵی وڵاتانی ئەوروپا زیاتر بکرێت و پێویستەی بەدەت پەروەرانە خەرجەکان دابەش بکرێن. سوپای ئیسرائیل ڕایگەیان بەوەی تەقینەوەی بۆمبێکی چێنراو لە ناوچەی خان یونس لە کەرتی غەزا 7 سەربازیان کوژراون. دەشڵێت بۆمبێکی چێنراو لە ناو زرێپۆشێکی سەربازەکانیان جێگیر کراوە. سوپای ئیسرائیل لە ڕاگەیەنراوێکیدا بەڵاوی کردەوە لە ئەنجامی تەقینەوەی بۆمبێکی چێنراو لە ناو زرێپۆشێکی سوپای ئیسرائیل 7 سەربازیان کوژراون کە تەمەنیان لە نێوان 19 بۆ 21 ساڵدایە. ناوێکێک لە سەربازەکانیشی ئاشکرا نەکردووە. سوپای ئیسرائیل ئاماژەی بۆش کردووە زری پۆشەکەیان لە ناوچەی خان یونس لە باشووری کەرتی غەزا تەقیوەتەوە. دەشڵێن فەلەستینیەک بۆمبەکەی لە ناو زرێ پۆشەکەیاندا چاندووە کە سەربازەکانی تێدا بووە. بەپێی داتای سوپای ئیسرائیل لە دەستپێکی شەڕی غەزەوە تا ئێستا 430 سەربازی ئیسرائیلی لە شەڕی زەمینیدا کوژراون. گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.